بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی پەیام سڵاوی خۆی گەورە و میهرەبانتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەی باس و خواز بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. باسی ڕنگدانەوەی ئیمان دەکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا. لە دەواازەی ڕەمەزان و مانجی لێخۆشبوون و کرانەوەی دەرگای محیبەت و بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە و مانجی قورئان و کۆت و زنجیرکردنی شەیتانەکان دەرفەتی سڕینەوەی گوناه و تاوان و گردن ئازادی و ئاوێزانبوونی ڕۆح بە ئارامی و چەشتنی شیرینی ئیمان لەژێر کاریگەری ئیمان بەهێزکردنەوەی کۆی حاڵەتی ژیانکردن و ڕێخستنەوەی پەیوەندەکان لەگەڵ خوای گەورەدا لەم مانگە پیرۆزەدا. ئەوانەی تەنها لە ڕەمەزاندا دانەوێ خۆیان نوێ بکەنەوە و ڕوو دەکەنە عیبادەت گونجاوە ئەمە بکەنە سەرەتایەک بۆ نەگەڕانەوە بۆ سەر حاڵی پێشویان. ڕنگدانەوەی ئیمان چییە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا لەسەر تاشی بڕوادار؟ ڕەمەزان تا چەند کاریگەری لەسەر حاڵەتی کۆمەڵایەتیمان هەیە؟ ئیمان چیمان بۆ دروست دەکات و هانمان دەدا چی بکەین بە تایبەت لە ڕەمەزاندا؟ ئیمان متمانە و ئاسایشی دەرونیمان بۆ دەستەبەر دەکات یاخود بۆ دروست دەکات لە مانگەدا؟ چۆن بتوانین ڕەمەزان بکەینە دەرفەتێکی زێڕین بۆ دەمەزەرکردنەوەی ئیمانمان؟ ڕنگدانەوەی ئیمان لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا تەوەرەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە بە میوانداری مامۆستای ئازیز و خۆشەویست مامۆستا قادر دەرەشیشی بانخواست. مامۆستا گیان زۆر بەخێربێ و سوپاسی ئامادەبوونت دەکەین لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەکەماندا. لە دەواازەی ڕەمەزان داین خەریکین دەچینە ناو مانجێک کە مانجی نورە، مانجی خێر و بەرەکەتە، مانجی لێخۆشبوونە، مانجی ستایشە، وێزگەیەکە کە ئینسان دەتوانێت لە هەموو ئەو کار و کردوانەی لە ڕابردوو کردوێتی لە مانگەدا لە خراپەکان خۆداڕنێ، باشەکانی باشتر بکە، هەنگاوەکانی جوانترکە، پەیوەندەکانی لەگەڵ خوای خۆی لەگەڵ خۆی لەگەڵ خوای خۆی لەگەڵ دەوروبەری لەگەڵ کەسوکاری لەگەڵ مجتەمع ئاش بکاتەوە. ئەو کارە خراپانەی کردوونی وەریان چرخێنێ، هەوڵ بدا بۆ ئەوی خوای گەورە ئەم خراپانەی بسڕێتەوە و ئەم خراپانەی بۆ کاتە باشە. چەندان قسەی تر لەسەر مانجی پیرۆزی ڕەمەزان ئەمڕۆ دەمانەوێت لەم بەرنامەیەدا لە دەواازەی ڕەمەزاندا باز لە ڕنگدانەوەی ئیمان بکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا. چۆن دەبێ ئیمان ڕنگدانەوەی هەبێ لەسەر تاچی بڕوادار؟ چۆن ئیمان وامان لێ بکا کە بەڕاستی ئەم مانگە بکەینە ئەو مانگەی کە بیکەنە مانجی فاسیلە، بیکەنە مانجێک ئەوەی ڕابردوومان ڕۆشت، دڵنیاین کە لەم مانگەوە بەرەو دوای ئینشاء الله تعالی کردەوەکانمان جوانتر، کارەکانمان باشتر، خوا لە خۆ ڕازیکردنمان زیاتر بێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. حەزەکەم جارێ تعریفێک لە ڕەمەزان کەم پێش ئەوەی تەئسیراتی ڕەمەزان زۆر باش ئەمە چی بکەین لە ڕەمەزانە. لە ڕاستیە ممکنە بەعزێ هەڵە حاڕی بوو بین 12 مانگی عەرەبی ناونراون ڕەجەبە و شەعبانە و ڕەمەزانە و ئاوای یەکێک لە مانگەکە ناوی ڕەمەزانە، بەڵام بەڕاستی ئەوهانیە. رمضان رب العالمين تعريفي أكاد فرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن. أما تعريفي زور عجايبة، أما وكبوتي أم جنجيني هشتا يواسر ما نكردوا همو أم كون عظيمة بملياردها صال عمري هيا تائسا قشأك وقورة أبيت كخواي قورا فرمي إنا لموسعون إما هفراواني أكين أمجا همو بهاك دراوة بارشيك لم كون قورا كزمينة همو آمانجو أهدافكاني رب العالمين هاتو تسر سر زمين وخليفة كي خويل سر زوية أمجا ديارة لأزلا يك مانگ لەلای خوا زۆر عەزیم و گەورەیە، ئێمە ناتوانین دایکی بکەین. خوای گەورە بەوە وەسفی ئەکات ئاخر حەدەسێک لە کەونە، کاتی ئەڵێن لە کەونە بە معنای دووبارە
کەون بە معنای ئەم کەونەی ئێمە ناوماناوەکەون و کە بۆشاوی فەزایەکە و مەجموعەیەگە لە ئەستێرێتیایە کە لە ملیاردەها تێپەڕن نەک ئەوە بەڵکو بە عەرشی عەزیمەوە بەڵکو بەو هەموو پەنهانانەی کە ئێمە بۆمان کەشف هەر ناکرێن و تەنها ڕەب العالەمین ئەیزانێ و لە عالەمی غەیبایە یەک مانگ هەیە زۆر گەورەیە لە هەمووی ئەفوو ئەمانە هەموو گەورەترین حەدەس کە دابەزینی ئاخر پەیامی خوایە هەڵی گرتووە بۆش یەک زەمەنی زۆر مبارەک کە ئەفەرمێ ئەویش مانگی ڕەمەزانە شەهری ڕەمەزان کامەیە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان جارێک لە دانیشتنەکە دانیشتبوون مامۆسایەک وای فەرموو کە ڕەمەزان دابەزینی قورئان مبارەکی کردووە ئەینا خۆی وانە بوو و لەیلەت القەدر ئەو شەوە قورئان مبارەکی کرد منیش ئەوم ئەرزم کرد مامۆستا ئەی ناکرێ پێچەوانەکەی دروست بێت کاتی خوای گەورە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە ئێمە ئەم قورئانەیە ئەم حەدەسە ئەم هاتنی وەحیە ئەم دابەزینەی نوری ئەڵڵا لە شەوێکە هەڵمان گرت بۆ شەوێکی زۆر مبارەک چونکە قەرارە ئیتر تا دنیایە تا ئەو خەڵکە جارەتر زین و ئەبێتەوە قورئان پێشەوە و قورئان منهەجی ژیان بێت کەواتە بێ هەڵگیرێ بۆ یەک لە مانگێکی مبارەکە لەوێش لەسەر سەرتۆپەکەی کە ئەکاتە یەک شەوی مبارەک کە ئەویش شەوی لەیلەتول قەدرە ئەجینا ئەی بۆ نەیفەرموو وەکو قەزێکی حەزەتی موسا و کێوی توور ئەفەرمێ ئەم بوریکە من فی النار ومن حولها بەسەبەبی ئەو دەنگەی کە هات مبارەک بوو ئەوەی لە پاڵ ئاگرەکایە ئەوەی لە دەرۆ پشتی ئاگرەکایە بۆ وای نەفەرموو کە گوایە ئەو شەومان مبارەک کرد بە دابەزینی قورئان ئەی بۆ نەوترێ هەروکە کە ئەفەرمێ شەهر رەمەضان الذي أنزل فيه القرآن ئەو مانگەی کە کەم وە هات بەرەو ڕووتان ئەو مانگەیە کە ئەو حەدەسە عەزیمەی تیا ڕووی داوە خوای گەورە لەناو ئەم هەموو زەمانە زەمانی ڕەمەزان و شەوی مبارەکی قەدری هەڵبژارد کە قورئانی تیادا بەزێنێت بۆ ئەوەی بێتە نور على نور نوری قورئان بەسەر نوری قەدرە لەسەر نوری ڕەمەزان نور على نور کەواتە ئەوە نیە بۆتێ بەیانی ڕەمەزانە بەیانی بەڕاستی حەدەسێک ڕوئەدا ڕەب العالەمین دەرگای ڕەحمەتەکانی هەموو ئەکاتەوە بۆ ئەو کەسانەی ئامادەن بێن بۆ ئەو میهرەجانە زۆر عەزیمە بێن بۆ ئەو بەرەو لای خوا هاتنە ناتوانم تعبیری کەم و ئازانم هەر تعبیرێ بێنم بچووکی ئەەکەمەوە لە چاو ئەوەی کە لە هەناوما هەیە و نازانم چۆنی بە چ جۆرە تعبیرە دەری بڕم ئەمەیە ڕەمەزان کەواتە ڕەمەزان ئەو قەزێ سادە نییە ڕەمەزان هاتە پێشەوە ڕۆژوو ئەگرین ناخۆین تا ئێوارە ئەمجا بەهەرحاڵ دوعاکان ئەکەین و تەواو نا حەدەسێ زۆر عەزیمە حەدەسێکە کە ئینقلاب دروستەکە لە دەروونەکانە ئینقلاب دروستەکە لە ژیانەکانە کەسێکی چڵکن و پیس ئەتوانێ خۆی یەکسەر پاکاتەوە لە ئەهلی جەهەنەمەوە بێتە ئەهلی بەهەشت کەسێکە ئەتوانێ هەرچی گرێکوێرەیەک هەرچی چڵک و چەپەڵێک لە دەرونیا کۆبووەتەوە لەو ڕۆژە ڕەب العالەمین بڕیاری داوە لەبەر خاتری گەورەی ڕەمەزان لەبەر خاتری گەورەی قەدر کە لەو مانگایە لەبەر خاتری ئەو حەدەسە عەزیمە کە دابەزینی قورئانە لەو ڕۆژە مبارەکە قەرارە عالەمێک بێ حەیزێک بێ فەزایەک بێ کە هەر کەسە خالصانە داخلی بوو لەولاوە بە پاکی ئیتر بڵێ من ئەتوانم بەرەو بەهەشت بڕۆم نەک ئەڕۆم بەرەو بەهەشت ئەتوانم بڕۆم چونکە قەرارە ئەو قەرارنی ئەو هەموو عالەمە دەرکی ڕەمەزانی کردبێت کاتی چووە دەر لە ڕەمەزان خەتی خۆی گرتوێت زۆر باشە مامۆستا ئێمە من پرسیارەکەمەوە بوو کە
هەرتەوەرەکەی ئەم ڕۆژمان ڕنگدانەوە ئیمانە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا باسی گەورەی ڕەمەزانت کرد باس بەڵام چۆن ئیمان زیاتر ڕنگ بداتەوە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا چۆن ئیمان چۆن ئەستێرەیەک وەکو ئەستێرەی گەلاوێژ کە هەڵدێت ئەستێرەیەکە کە ئیتر کەس نێنەیبینی هەر بەبینینی تۆ لە شێوێژی تاریکدا یان لە شوێنەکەت ڕووناکیش بێشەوان تۆ ئەستێرە لەبەر ڕۆشنایی هەردەیبینی چۆن ئیمان ئەم درەوشانەوەی هەبێ لە مانجی ڕەمەزاندا چۆن ئیمان وامان لێ بکە کە بەڕاستی هەم بۆ خۆمان هەم بۆ دەوروبەرەکەمان بدرەوشینەوە ببینە مرۆڤێکی بەسووت ئەوەی باسمان کرد تعریف بوو لە ڕەمەزان بەڵام ئێستا ئامانج لە هاتنی ڕەمەزان چییە ئەو کاتە تأثیراتی ئیمان یا تأثیری لەسەر ئیمان خوای گەورە فەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون كواتا آمانج لهاتني رمضان لعلكم تتقون أمجا أمانة براسي أمانة رهندي زورة ممكنة ندرفت هي ونا علم هي بهمو كنو قشبنا كان شابروين ملاحظة بك كاتي دوريك أكريتوا يك مانك أو دوري هرشيك أبي أم إنسان لدواي يك مانك بيتا باسبور لأو بابتا وإيتر دسكاتا إيش كردن لأو بواريكا يك مانك دوري بينيوا أمجا دوبارة دورة بينين لا غورانكاري لا سلوك الأخلاق إنسانا كسك توشين دردي ترياكو أم جورشتانيت أي كان جوريكوا يك دانا مانغ راي أجرن هل فعلا يك مانغ يك مانغ راي أجرن نايرن بيت دروا خواردني لبنجريكو بيدن إيتر بو أوي فاصليك دروس كان بلا فاصليك دروس كان لقال أو جوي كتابوا بو أو همو جهرو سميك للشياتي بيت در ورده حالتك أسايدة بلا أو كاتا هات در بآسان أتواني إتر دور كويتو لترياكو رويتينكات خوای گەورە یەک مانگی بۆ ئێمە داناوە پێمان ئەڵێ پاداشتی هەر چاگەیەک لە ڕەمەزانە ئەوە نەبەرابەرە و گوناهێک لە ڕەمەزانە ئەوە نەبەرابەرە ئەو کاتە ئەگەر لێ حاڵی بوو بین دەست ئەکەین بە پشتێن تنکردنەوە قۆڵ لێ هەڵماڵین بۆ ئەوەی ئەسپی خۆمان تاو دەین لە چاکەکردنەکانە بەدەم فەقیر و هەژارەوە ڕۆیشتن خوێندنی زۆری قورئان تەئەممل و تەفەکوری زۆرترکردن گەیاندنی ئەم دەنگی ئیسلامە بەو کەسانی کە هێشتای پێیان نەگەیشتووە یا پێی گەیشتووە و لێی تێ نەگەیشتووە ئەمە لە بابێکەوە بابی دووهەممان ئاگامان لێ بێت ئەو عادەتانی کە ناپەسەند بوون لەو پێش عادەتمە پێکردووە مەسەلەن کەسانێک دانیشن ئەڵێ ئەرێ مامۆسا ئێمە غەیبەت بکەین باشە یا دۆمینە بکەین دوودانە حرامی هەڵبژاردووە داوا لە منە کام دانێکیان بۆ تەجویزکەم کامیان باشترێکە لە ئەو دیارن چاوەڕێ ئەوە من بڵێم وەڵا دۆمینەکردنەکە باشترێکە زەرەری بۆ کەس نییە ئەم عادەتە بێمەعنایانە ئەمجا تەرکردنی حرامەکان کە بیستوێتی و ئەزانە حرامە جگەرە حرامە یەکێکە لە حرامەکان ئەوە کاتمانی بڕێنە ناوی تەنا بە کورتی ئەڕێنێکێکە لە حرامەکان نەرگەلە یەکێکە لە حرامەکان و خولوقە ناجوانەکان ئەزیەتکەرەکانی خەڵک هەتا بگاتە باقی سیفاتەکانی ترکە غەیبەتکردن بۆتە نەوعێک شەوچەرە بۆمان زۆر بە ئاسان ئەتوانین بڵین کابرا زۆر گێلۆکەیە کابرا هەمیشە شپرزە و شڕوشۆڵە زۆر کەسێکی ڕەزیلە و لەم بابەتانەکە زۆر ئاسایی عادەتمان پێکردووە لە کاتێکە خوای گەورە ئەفەرمێ لا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه أو إتر زور بيزرا ولاتان أم جا من بيش أو دوباره برمو بو قضية رمضان باهر لم نقطة قصبكم من تصويري أم آية آواية برشاوم كما جاري معنا كيبكم لپشت ملا خراپە و عیبەکانی یەکتری باس مەکەن خراپە و عیبەکان نەک بوختان خراپە و عیبەکانی یەکتری باس مەکەن
مەگەر کەس لە ئێوە حەزەکە براکەی خۆی لە بەردەستیان مرد بێ و گۆشتەکەی بخوا شێوەی ئەمە ئاوایەتە بەرچاوم کەسێک لە ژوورێکی تقریبا نیوە تاریکە لە نیوەی شەوێکە براکەی لە بەردەمی جەنازەکەی کەوت بێ ئەم وەکو گورگێک وەکو کەمتیارێک ئەژنۆی خسپێتە زەوی و دەستیشی خسپێتە زەوی اینجا قەب بکوتێتە لە قەورخەی ئەم برایەی لاسمتی ئەم برایەی پڕی دەمی گۆشتی لێ بگرێت ئەمجا ڕای کێشە ئەم سەرەوسەری ژوورەکە هەر بۆی نابچڕێت دوایە هەر چۆنێ هەر چەندێکی بۆ بچڕا کە بعضێک بە پێستەکەی و پێستەکەی کێشی یەد و لاستیک هەتایی بچڕێنێ ئەمجا لوت ئەکا بە ئاسمان دەستەکە بە جوینی وە چاوەکانی زەقەبن ئەمە چەند قیزەونە چەند لە بەشەریەت ئەچێتە دەرەوە چەند لە سنووری حیوانێتیش ئەچێتە دەرەوە کەسێک لە ئێوە حەزەکە ئاوا بێت دەی ئەڵێ نەخەیر ئەی چۆن غەیبەتی براکەتەکەی لای خوا ئاوهایە کاتی ئەمەی لە بەرچاو ئەوە مجەسەم بوو وا ڕەمەزانیش هاتوۆتە پێشەوە ئێستا جینایەتی ئاوا گەورە لە ڕەمەزانە ئەوێت چەند بەرابەر بێگوناهی دەی کاتی یەک مانگ بەم شێوەیە ئەڕوات و ئەم تعلیمەی پێغەمەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەگرێت کە پێغەمەری ئازیز ئەفەرمێت کاتی بە ڕۆژوو بووی باس تەنیا ڕەمەزانیش نییە کاتی بە ڕۆژوو بووی ئەگەر یەکی قسەیەکی پێوتی جنۆیەکی پێدای پەلاماریایت تۆ بڵێ بە ڕۆژووم یعنی توانای دەستکردنەوەم نییە توانای دەمکردنەوەم نییە چیم لێ ئەەکەی من ئێستا هیچ ناتوانم بکەم من ڕۆژوو کەلەپچەی کردوم دەی یەک مانگ ئاوا کەلەپچە بوویت ئەو کاتە ئەبێتە یەک مانگ پەروەردەبوون و تەمرینکردن لەسەر ئاوا چاکەکردن لەسەر ئاوا تەرکی خراپە ئەو کاتە لە ئاخری مانگا تۆ یەک مانگ ئەسڵەن جگەرت نەکێشا بێ یەک مانگ غەیبەتت نەکرد بێ هاتوێتە پێشەوە و یەک مانگ درۆت نەکرد بێ یەک مانگ لە مەجلیسی بێمەعنایە دانەنیشت بی یەک مانگ لە مەجلیسی گۆرانی و زوڕناودەهۆڵ و زەرب و جەنگە دانەنیشت بیت یەک مانگ لە چاو هەڵ نەتەقی بێ بە فیلمی بێمەعنایە کە ئەزانی ئەمانە گوناهن و ئەزانی ئەمانە ڕۆژۆکانت کەلەکە دەی ئەمە نەوعان ما حەسانەیەکت بۆ دروستەکە لە دوای ڕەمەزان ئیتر ئەتوانی بەم حاڵە ئیدامە بدەیت ئەمجا ڕەب العالەمین بڕیاری خۆی دوایە کە ئێمە نایبینین و خۆی ئاگادارە و لە ڕێی پێغەمبەرەکەی و عەلەیهی سەلات وەسەلام خەبەرداری کردوین بڕیارەکانی خۆی جێبەجێەکە لەو مانگە حەدەسە لەو حەدەسە عەزیمە زۆر باشە مامۆستا ئیمان چیمان بۆ دروست دەکا هانمان دەدا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا چۆن بین لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا ئیبرازکردنی بروزکردنی سیفاتە باشەکانمان چۆن بێ و خەفەکردن و شاردنەوەی سیفاتە خراپەکانمان چۆن بێ ئیمان چ کاریگەریەکی هەیە لە دەرخستنی حاڵەتی مرۆڤبوونی مرۆڤ بەڵێ ئەکرێ بڵێم لە پێشە پێچەوانەکەی جواب بدەمەوە دواییە وەکو خۆی جوابی بدەمەوە پێچەوانەکەی ئەمەیە یعنی با بڵێن لەم سەرەوە قەزێکە باسکەین دووبارە ڕەمەزان چی ئەکا لە ئیمانی ئینسان بە دیوێکی تری غەیری ئەم دیوەی کە باسمان کرد بەڵێ ئەم مەسەلەی نەخواردنە خۆ بەعزێ بێتاقەتی دروستەکات گێژی دروستەکات نەوعان ما زۆر جار سەلەشە دروستەکات زۆر جار عەسەبی بیون دروستەکات لە کاتێکە ئەوتێ ڕەمەزان بۆ دروستبوونی هێنا سەبر و ئارامە کەچی فعلەن ڕەمەزان عەسەبێت دروستەکە و ئینکار ناکرێ و مەقەزەیەکی عیلمی و دەروونناسیە ئەمما نەوعێک پاکبوونەوە دروست ئەکات نەوعێک بەهێزبوونی ئیرادە دروست ئەکات نەوعێک گەشەکردنی ئیستیعدادە شاراوەکان دروست ئەکات کە ئەو کەسانەی زۆر چێژیان لێ بردووە متەسەوفینی نەک ئیسلام غەیرە ئیسلامیش یعنی لە عالەمی ئیسلامانین لە دایرەی ئیسلامانین وەکو بوداییەکان وەکو نازانم ئەوەکان جۆرێک ڕۆژوگرتنیان هەیە کە خۆگرتنەوەیە لە زۆر خواردن خۆگرتنەوەیە لە زۆر خەوتن و تەمرینکردنە لەسەر تەفەکوور و تەدەبور ئەیانگەێنێتە حاڵەتێ
کردەوەیان لێ ئەوەشێتەوە کە خارق العادەیە. هەمووشی مامۆستانی ببوورە زۆر پێیوەستە بەوەی کە ئینسان خۆی دەگرێتەوە لە کاتی خۆگرتنەوەدا کە شتە مادیەکان واز لێبێنێ وەکو خواردن و ئەشتە غەریزەیەکان واز دەبێنێ هەتا لایانی غەریزەی لاواز دەبێت. ئەگەر لایانی غەریزەی ئینسان لانی ئەو شتانەی کە پێدەگوتێ شتە مادیەکان وازی لێنە لایەنەکەی تر بەرز دەبێتەوە کە پێ دەڵێن حاڵەتی ڕۆحی ئینسان. حاڵەتی ڕۆحی بەڵێ. ئەوە تا خی گەورە فەرمێ وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. ئەو کەسەی کە دەست ئەکا بە زۆرانگرتن لەگەڵ حەزەکانیە پەلاماری حەزەکانی ئەیات حەزەکانی ئەچەمێنێتەوە ملیان بە ئادات لە حەزەکانی ڕائەکات و ئەترسێ لە مەقام و لە عەزەمەتی ئەڵڵا گەورەی ئەڵڵا ئەوە نەموجەسەم ئەبێ لە بەرچاوی ئیتر ڕائەکا لە حەزەکانی خۆی فإن الجنة هي المأوى. ئەو کاتە بەهەشت ئەبێتە جێگای ئەو. ئەمجا هەر ئەوەی کە جەنەوەت باست کرد لە کاتێکە ڕائەکەی لە حەزەکان لە داوا غەریزیەکان لە داوا جەسەدیەکان بەعزی ئێش و ئازارت پێگا بەڵام لایەنی ڕۆحی ئەوە بەرز ئەبێتەوە شەفافیەتێک بۆ دڵت دروستە بێت. شەفافیەتەکە مەراحلی زۆری هەیە. مەرحەلەیەکیان ئەوەیە کە بەرامبەرەکە بینی ئەزانی چی لە دڵایە ئەزانی چ قەستونێتێکی هەیە کاتی کارێک یێتە پێشەوە زوو دڵت پێت ئەڵێ ئەم کارەمەکە خراپە ئەویانە بکە باشە ئەوە مەڕۆ باشە ئەوە بڕۆ خراپە. ئەوە کە خی گەورە ئەفەرمێ نورێکیان پێدەم تەمشونە بیهی ويجعل لكم نورا تمشون به. نورێکتان بۆ قرار ئەدەم چاوڕوونیەک بەسیرەتێکتان پێ دەدەم بڵێ کە ئیتر بەو نورە ئەڕۆی تۆ تووشی کەمترین هەڵەیەی لە حەیاتتا و هەر کاتێکیش تووشی هەڵەهاتی ئەوە بەعزێک لەو نورە کەم بووەتەوە و بەعزێ گرد و خاک بەردەمی بەسیرەتی دڵتی گرتووە و ئیتر ئەو دیوەکەی نابینی بۆی ئەکەوێتە ناو چاڵانەوە تا ئەگاتە حەدێک زۆر جار ئینسان خی گەورە لە سۆنگەیەکەوە ئایندەیەکی پیشان ئەدات باسی کێ ئەکرێت باسی عیلبەگی جاف. عیلبەگی جاف 700 ساڵ لەمەوە پێش بووە لە زمانی سەلاحەدینی ئەیوبیا بووە. باشە کەسێکی زۆر عاریف و کەسێکی هەمیشە خەریک بووە تەسفیەی دەروون و دڵی خۆی کردووە. کتێبێکی هەیە بە ناوی هەروە بووە و هەروە دەبێ ئەگەر ناوتان بیست بێت. ئەو کتێبە باسێک ئەو کاتە باسی ئایندەی ئێران ئەکا کە ئێستا بۆتە تاریخ بۆ ئێران حتا ئیمڕۆی هاتنی ئینقلابی ئیسلامی و ئیمام خۆینی باسەکات بە ناوەکانیشەوە نەکاروە شتانێکی مبهم وا تەوجێه بکرێ باسی ڕەزاشاعەکە باسی محەممەی کوڕی ڕەزاشاعەکە باسی قاجارەکانەکە یەت ئەمجا ئەڵێ ئایندەی ئەو وڵاتەیش لە دوایچی بەسەریت یعنی تا ئێرە بۆتە تاریخ و باقەکەی تری هەر ئایندە نگەریەکەی ئەوە ماوەتەوە بزین ئەوەکەی تریی بەسەریت. ئەم حاڵەتی خۆ پاکردنەوە خۆ تەسفێکردنە ئاوا حاڵەتێک بۆ ئینسان دروستەکە. ئەمجا ئەگەر ئەم ئینسانە دووبارە لە دائیرەی ئیسلام و لەژێر سێبەری قورئانە بێ ئەوجا ئیمان گەشەکە ئیتر ئیمان گەشەکە لێرەوە ئەڵێن ئەو کاتە ئیمان چی ئەکات لە دوای ئەوەی ئیمان ئاوا گەشەی کرد ئیمان ئیتر مەفاهیم و چەمکەکان باش دەرکەکە لە کاتێکە ناوی فەقر ئەبرێت ئەم جەرگی هەڵ ئەقرچێت هەر ئەوە نەبووتێ وەڵا ماڵەکان فەقیرن ئەو وڵاتە فەقیرە. نمونەیەکی خۆش ئەلەمە باسکەم کاکەحمەی موفتیزادە ڕەحمەتی خۆی لەسەر بێت ماڵی لە کرماشان بوو خانوویەکی زۆر گەورەی کۆنی گرت بوو خانوو بوو حوشەیەکی گەورەی تیا بوو چواردەورەکەی هەموو خانووی وەکو گەڕێکی جوولەکەەکانی ئەوسا خۆمان هەر دوونهۆمی لە گەڵ دروستکرا بوو خانوویەکی سونەتی بەڵێ ئیتر دۆستەکانی ئەچوون بۆ لای جارێکیان ئاوا لە دانیشتون لە ژوورا و برادەرێک هاتووە 3 کیلۆ گێلاسی هێناوە دایناوە لە دەرەوە کاکەحمە کە ئەچێتە دەرەوە گێلاسەکە بینێت
ڕوئکاتە ناو ژوورەکە و دەسەخەتەم بەرەوە دەرگاکڵێ ئەو جێلاسە کێ هێناوێتی برادێکی تر کە هەر ناوی کاگەحمەدە دانیشتووە ئەوەی پاڵی کە جێلاسەکەی کردەوە لە کاگەحمەد من کردمەرە کاری خراپم کردووە ئەم کاگەحمەدەش بەو کاگەحمەداڵێ کاگەحمەد وەڵا فڵان کەسە لە من کڕیمە هەر حەزم کرد لە مەجلیسەکە بخورێت ئەڵێ ئەو جێلاسە ئیمڕۆ چەند مناڵ لەگەڵ دایکە یابێتیان بەلایە و ئەم مناڵە وەکو گوێرەکە چۆن دەست ئەداتە گەز و ملی ڕائکێشی نایەت ئاوا قاچی داوەتە گەز و دایکی ڕای ئەکێشە ناڕوە لەگەڵیا ئەڵێ دایکە گێلاس دایکی کە گیرفانی خاڵیە بۆی ناتوانێت بووی بکڕێ ناچارە بێت چوار زلە لە مناڵەکە ئەدا لە بری چواردانە گێلاسە بە چوار زلەوە ئیباتوە ماڵ ئەمجا ئێش و ئازاری دەرونی دایکی بە چوار زلەکە و بە تام نەکردنی گێلاسەکەی مناڵەکەی شەو تابانی چیە کاتەوە هێناوتانە بەم کەلیمەیە ئەحابی خوا لە کاتێکە ئیمان گەشت بوویەوە ئاوها بەپاکردنەوەی دەروون بەپاکردنەوەی جەسەد بە جەنگکردن لەگەڵ هەوا و نەفس و حەزەکانە ئیمان ئاوا دەرکی مەفاهیم و چەمکەکانەکات کە ئەوترێ فەقر ئەزانی فەقری عنی چی کە ئەزانی جیهاد لە ڕێی خوا زوو دەرکی بەباڵ ئەفرێت لە کاتێکە باسی نعمەتەکانی خوا ئەکرێت ئیتر ئەوە نەگران بەها ئەبن لە لای باسی زۆر و کەمی نییە باسی ئەوەیە ئەم نیعمەتە لە لای کێوە بۆ من هاتووە ئەبێ چۆن تەماشای بکەم چۆن هەڵی بگرم و چۆن قەدری لێ بگرم هەروکو خودی کاگەحمە لێوارەنانەکانی کو ئەکردەوە و ئەی چقاندە ئاوە ئەی خوارد مەسەلە ئەوە نەبشتی کە نییە ئەمە لە لای کێوە بۆ من هاتووە لە لای خواوە هاتووە ئەبێ فڕە بدرێت زۆر جوانە مامۆستای بەڕێز مامۆستاویستمە و پرسیارە بکەم کە ئیمان خۆی گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن قسەکەم ولا تبذر إن المبذرين كانوا إخوان الشياطين زیادەڕێوی مەکەن زیادەڕۆی کاران هاوڕێیانی شەیتانن قسەکە لەسەر ئەوەیە ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ گەدەتان بکەنە سێ بەش بەشێک بۆ هەناسە بەشێک بۆ خۆراک بەشێک بۆ ئیستراحەت بۆ بتوانێ عیبادەت بکەی ویستم ئەمە بپرسم ئیمان طبعا ئەو ئاەتانە و ئەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەوەی کە بە گرنگیەوە باسی کراوە بۆ هاوسەنگکردنی ژیانی ئینسانە لە نێوانی لایانی ڕۆحی و لایانی جەسەدیدا ئەگەر هاوسەنگ بوو کارەکە بە وەکو خۆی دەڕاتە پێشەوە بەڵام ئەگە هاوسەنگ نەبوو لایەک لەسەر لایەکی بوو کامیانە دویست ئەو لایەن ئیبراز دەبێت لایەنە شەیطانیەکە و نەفسەکە دویست لایەن نەفسێکە ڕۆحیەکە بوو ڕۆحیەکە قسەکە لەسەرەوەی ئیمان کاری سەرکۆنەی نەفس و بەهێزکردنی حاڵەتی ڕۆحی و سنترکردنەوەی دڵ نییە لە ئینساندا ئەگەر بگەڕێنەوە بۆ بابەتەکانی پێشومان لە کاتێکە ئێمە زانیمان لەگەڵ لەدایک بوونمانە کەوتونێتە ڕێ بەرەولای خوا ئەمجا بەرەولای خەجاڵەت بوون لە بەردەمی خوایە یا بەرەولای ڕووسوربوون لە بەردەمی خوایە تۆ بەرەولای بۆ بەردەمی خوا ئەڕۆیت هەر ئەڕۆی بەڵێ ئەڕۆیت ئەمجا ئیتر خەجاڵەتی لە بەردەمیە یان ڕووسوریت ئەمە ئیختیاری خۆتە هەرم دوو اختیارش بەڵێ هەلەم دوو اختیاری زیاترت نییە تۆ بۆ بەردەمی ئەڵڵا ئەڕۆی ئەڵڵا کێیە چییە دیارە هەموو کەون بە ئەڵڵا معنای هەیە و کەونێک نەبوو ئیتر کاتی ئەوترێ ئەڵڵا یعنی هەموو شتێک دەی کاتی ئاوا بەرەولای ئەڵڵا ئەڕۆیت ئیتر نازانم بڵم چی من کاتی کە یەم بۆ ئێرە بۆ لای کێیم بۆ لای مامۆستا بەختیاریم بۆ لای نازانم ئەم هۆڵەیەم ئەمجا چوار کەس لە ڕەفیقان و دۆستانی خۆم ئەم بینن چەند جار ئەچمە بەردەمی ئاوێنەکە بزانم ڕێشم نەهاتووە بزانم نازانم بۆین باخەکەم مرتب و ڕێکوپێک بۆ لای چی بۆ لای بەشەرانێکی وکو خۆم لە خۆم زیاتر نین بەشەرم دەی ئەو کەسانەی ئەزانن بۆ لایکی ئەڕۆن
ئیتر بەردەوام خەریکی خۆبشکنینە بەردەوام خەریکی خۆبشکنینە هەر لە حەزە ئەوە سێ و سێریکی خۆی کات و جارێکی تر هەر لە حەزە ئەوە سێ و لە ڕەفیقەکەی ئەڵێ کراسەکەم بۆین باخەکەم و هەروەها ئەمجا ئەمەکەیتیان بریتە لە من قسەیەکم کرد خوا گوێی لێی بوو خوا چاوی لێی بوو من چی بکەم خوا خەجاڵاتی بەردەمی خوا نەبم کوڕێکی کوڕنا باوەڕکە مرد مناڵێکی گەنج مرد مناڵێک هەستی پێ ئەکرا بەرەو مزگەوت ڕایە کرد ڕاکردن بە گریانەوە ئەمە حەقیقەتێکە باسیەکەم ئەی خوای گیان ڕام کردەوە ماڵەکەت گوناحم کرد ڕام کردەوە ماڵەکەت شوێنێک ترم دەست نەکەوت ئێستا لە بەردەستم چیم لێ یەکەیت خوای گیان عەفو ناکەیت خوای گیان ڕسوا مەکەیت چیم کرد چاری خۆم نەکرد لە دەستم دەرچوو ئەمە بەم مناڵیە هەست ئەکا بۆ چوو ئەڕوات ئەزانێ کە ئینسانە شتی لە دەست دەرەچێ بە تایبەتی مناڵ کۆنترۆل لە دەست خۆیان زۆر کەمترە لە گەورە چ موسڵمان بێ چ غەیرە موسڵمان بێ مناڵ کۆنترۆلی کەمە گەورە کۆنترۆلی زۆرە بەم حاڵەوە چونکە ئەزانێ کەوتۆتە ڕێ بۆ لای ئەڵڵا زوو کاتی کە ئاوا حاڵێکی بەسەرایەت ڕائەکاتەوە ئەو مەرکەزانەی ئەو مەحەتانەی کە خوا دایناون پەلاماری خوادا باوەشی پێئاکا خوای گیان سەرخاتە سوژدا کە پێغەمەری ئازیز عەلەیهی سەلام فەرمێ سەرخسن سەر سوژدا ناوچاونانە سەر قاچی ئەڵڵایە تەبیەتەن بەم حاڵەتە معنەویەکە سەرخاتە سەر زەوی و هاوارەکە خوای گیان من بەرەو ڕووی تۆیم ئەوە لێرا کەوتمەوە ئەم قوڕاوەوە پاکم کەرەوە بەم قوڕاوە من چۆن بێم لە لای تۆیە و ئەو هەموو مقەڕەبینی خۆتە کە پێغەمەران و کە مەلایکەکان من ببینن ئیمان ئاوا حاڵەتێک دروستەکە بۆ ئینسان دووبارە هەردەم خەریکی خۆپاکردنەوەیە جا خۆپاکردنەوە ئیتر ئەکاتە کولی سیفەتەکان کە ئێمە پێی مبتەلا بووین تا ئەگەتە لای ڕەبوو العالەمین بەردەوام خەریکی چەکوشکاریکردنی خۆیەتی بەردەوام خەریکی ڕێکردنەوەی خۆیەتی ئەگەر وەکو جارێت نازانم باسمان کردبێ سایقێک کە لە سیارە لێ ئەخوڕێ بەردەوام دەستی ئاوا ئاکات بە سوکانەکە ئەوە چییە؟ ئەوە بەردەوام سیارەکە لە ئادا و ئەم سیارەکە بۆ سەر جادەکە ئەگەڕێت و تاوەرنەگەڕێت ئەوها ئەم ئینسانە بەردەوام لەسەر سیرات المستەقیم ئەوێلانەدا گوناهەکان کە یەن بەسەریە عیبەکان کە یەن بەسەریە هەتا وای لێیە وەسوەسەیە کە بە دڵیا ئەو پیاوە ئەو ئاخوتفە ناشرینە چی بکردی لەوێ بە دڵیایەت ئیستیغفارەکە لای خوا خوایە من لە قەلبی خۆمە لەگەڵ خۆمە غەیبەتی ئەو پیاوەم کرد کەوتم ئاخوتفێکی ناشرینی کە دەسەر زەویەکە ئەوەنە هەستیار و حەساس ئەبێ ئەگاتە حەدێ ئەلەم لەم شەفافیەتە لەم زیندوێتی ئیمان دەی بەو شوەیە بەرەو لای ئەڵڵا ئەڕوا کاتێکە زانی بە مردنی دنیایەک ئاوەدان ئەکاتەوە و مانی چرا و ڕووناکیەکە بۆ عالەمێک و خۆی ئەبێتە نورێک و کەسانی تر ئاماژەی بۆ ئەکەن و بە شوێنە بەرەو بەهەشت ئەڕۆن. زۆر باشە مامۆستا. زۆر جار تانە لە هەندێک خەڵک دەدرێت لە ئەوانەی کە لە ڕەمەزاندا پێش ڕەمەزان ئیلتیزامیان نەبووە پێش ڕەمەزان وەکو پێویست نەبوون یا نار زۆر کەرچ و کاڵ بوون دەیانەوێت لە ڕەمەزاندا ڕووبکەنە مزگەوتەکان ڕووبکەنە پاکبوونەوە ڕووبکەنە خودا تانەوتە شەریان لێ دەژیرێ بەوەی کە ئەمانە خوا دەهەوێ تۆ بڕواداربی ئیمانداربی نەک ڕەمەزانی نابێ تۆ ڕەمەزان بپەرستی. قسەی من لەو بابەیە کە ئەو کۆمەڵە خەڵکانەی کە دانەوێت لە ڕەمەزاندا جارێکی تر بێنەوە لە ڕەمەزاندا جارێکی تر بەرەو لای خوا بێنەوە ئەمە حاڵەت و کاریگەری
لەژێر کاریگەری ئیماندانی ئەم حاڵەتیان کە جارێکی دیکە لە ڕەمەزاندا دەزانن ڕەمەزان مانجی لێخۆش بوونە، مانجی کۆتوبەندکردنی شەیتانەکانە، مانجی دابەزینی قورئانە، مانجی غوفرانە، لە مانگەدا بگەڕێنەوە بۆ دەبێ ینی دەبێ بکەنە ژێر کاریگەری ئەمتانە و تەشەرانەوە. دروست نییە کە ئەمانە لە مانگەدا گەڕانەوە ئەم مانگە بێتە حاڵەتیشی وەرسەرخان و جارێکی دیکە خوای گەورە هیدایەتیاندا و نەگەڕێنەوە سەر پێشویان. هەر ئەم بەیانی لە کتێبێکە بە ناوی ڕووسپیەکان و ئەزەم ناوکەی وایە یەخوا دەستی خۆش بێ ئەندازیار عوسمان نووسیوێتی باسی نیعمەتوڵڵا ئەکات کە پیاوێکی خەڵکی تورکیایە داعیەکی زۆر بەناوبانگە لە هەموو عالەمە زۆر وڵاتانی شەرق و غەرب هەموو ڕۆیشتووە و یعنی بە لێشاو خەڵک لە سەردەستی موسڵمان بوون بە کلمەیەکی سادە مەبەستم لە سڕی ڕەمەزانە. ئەم پیاوە من ئێستا دەرکی ئەمەم کردووە، یعنی ئێستا پێم زانیوە جات بەڵام دەرکم نەکردووە، پێم زانیوە بەڕاستی دەرکم نەکردووە. ئەڵێ خەڵکم بانگە کرد لەو سەرجادە کلمەیەک جملەیەکت فێرەکەم بیڵێ خەڵکی ئەوروپایی، خەڵکی کۆریا، خەڵکی یابان جملەیەکت فێرەکەم بیڵێ هەرچی خەمەکانتە ئەڕەوێتەوە و گرفتەکانتە محەلە بن. بڵێ ئەشهد ئەن لا إله إلا الله و ئەشهد ئەن محەممەد رسول الله. ئەڵێ چەند جار پێم ئەوتن هەتا ئەیان زانی بیڵێن، بەڵام ئەی معنە هەر معنای نەئەزانی هەموو دەبڕۆنی تر. سیرەکەی دوایە پەیوەندیان بە هەر شوێنێک ئەیان دۆزیمەوە ئەرێ من لە دوێنە پێرەوە ئیسراحەتم کردووە. ئەم شێوە هەتای چی ئەگەێنێ؟ من زۆرێک لە گرفتەکان کەوتنە سەرڕێ و حەل بوون. ئەمە چی بوو؟ ئەمە جادوو بوو، سحر بوو. ئەم جا پێمەوتن نەخێر ئەمە کلمەی ئیسلام هێنان بوو. ئیسلام بۆ نەهاتووە لە تۆ لە باوەپیرانی خۆ وەرگەڕێیت، لە میلەتی خۆ وەرگەڕێیت، هاتووە گرفتەکانت حەلکە. ئایا ئەم کلمەی حەلی کرد؟ دەی بکەوەرە سەر باقیەکەی تری هەموو ئیسلام. ئەمجا ئەڵێ لە یابانە لە کۆریا 4 کەس هاتن مزگەوتێک کرایەوە چوین، خەڵکێکی زۆر هاتبوون لە وڵاتانی دنیاوە بۆ ئیفتتاحی ئەو مزگەوتە. 4 دانە کۆریایی هاتن، منیان بینی من خەریک لە خۆشی ئەگریام کە هاتن بانکن وەرن بۆ لام، کە هاتن یەکسەر پێم وتن ئادێ ئەم کلمەیە بڵێن. دوایە یەکیانم لە حەجا بینیەوە، ئەو هات باوەشی بە منا کرد، وتی من ئەوەم ئەو ڕۆژە ئەو کلمەی پێوتم. برادەرەکانیشم ئێستا خەریکی بانگەوازن و ڕەفیق و دۆست و خزمەکانیان بەرەو ئیسلام بانگەکەن. لە کاتێکە تەنیا ئەشهد ئەن لا إله إلا الله یەکی بە عەرەبی پێوتن کە ئەوان خەڵکی کۆریان. کەواتە هەر کەلیمەیەک لە کەلیمەکانی قورئان، هەر زمانێکی مبارەک لە زمانەکانی ئیسلام کە دایناون بۆ خۆی لغز و ئەسرارێکی عەزیمی تایە. ئەو عالەمە تەنانەت دوشمنایەتی لەگەڵ کەسانێکە کە هەڵگری قورئانن، ئەڵێن با قورئان ئەحیاکەینەوە، ئەڵێن با دینی ئیسلام ئەحیاکەینەوە، ئەڵێن با مزگەوتەکان ئاوەدانکەینەوە، لە بەرامبەر تاوەستاون دژایەتیت ئەکەن. کەچی لە مانگی ڕەمەزانە بە هەڵەداوان بەرەو مزگەوت ڕائەکەن. دەی ئەمە خوای گەورە خۆی دەرگای لێکردوونەتەوە، خۆی دڵەکانی بان کردووە، خۆیەتی بانگیان ئەکا و ئیلهامیان پێیەکات. کەسێک خوای گەورە ئیلهامی پێکرد بێ یەکەم جار ئەبێ من گاڵتەی پێ بکەم، من بڵێم تۆ دینداری ڕەمەزانیت. دووهەم هەر بەوە ئەیبینین ئەوانە ناکەونە ژێر ئەو کاریگەریەوە بەردەوام تا ئاخری ڕەمەزان ئەڕۆن، دیارە جوابی بانگەوازەکەی خۆیان داوەتەوە. بەڵام بەداخەوەم کە ئێمەمانان نەمانتوانیوە لەو مدەتا بیان گرین کە لە بچەی ڕەمەزان بکەینە دەستیان ئیتر لەگەڵ ڕەمەزانە بێن هەموو ڕۆژێکیان ڕەمەزان بێت تاوەکو ڕەمەزانی داهاتوویەتەوە. ئەوە تاوانەکە لە ئێمایە. ئەگینە ئەوان خۆیان هاتن بۆ بەردەستمان، ئەگینە ئەوان خۆیان هاتن ڕویان کردە میحرابەکە و لەسەر ئەژنۆ دانیشن، گویان لە مامۆستا گرت، گویان لە ئێمە گرت. ئێمە بووین نەمانتوانی دامەزراویان کەین لە دوای ڕەمەزانیش نەگەڕێنەوە بەرەو پێلەچکی و نەوعانما بەرەو ئەو حاڵەتە
نەخوازراوانی کە لەو پێش یعنی قسەی بەڕێستانەوەیە کە ئامانجومە بەستەکەتانەوەیە لە جیاتیەوەی تانە و تەشەریان لێ بدەین بە بڵێن ڕەمەزانی مەبن وامە بن وامن بن مادام من ئەوان هاتوون بە ئێمەش زیاتر بەڕێوڕیان بچین وایان لێ بکەین کە ئیتر نەگەڕێنەوە بۆ حاڵەتی پێش فعلا پێغەمبەران چیان کردووە عەلەیهیمو سەلات وەسەلام پێغەمبەران ئەبن بە دوو بەشەوە بەشێکیان هاتوونەتە ناو میلەتێکی جاهیلەوە کە هیچێکیان لە دین نەزانیوە هیچێکیان لە دین نەزانیوە ئەمجا ئەبێ ئەو پیس و چەپەڵانە بهێنی پاکیان کەیتەوە ئەی ئەگەر کەسێک کەمتر چەپەڵ بێ ئەو دیێرە خێراتر پاکە بێتەوە و ئەبێ لە کێوە دەست پێ بکەی لەوانەوە دەست پێکەی کە کەمترین مەسرەفیان پێویستە بۆ پاکردنەوەیان هەروەکو شێخ عەلی تەمتاوی ئەڵێ کاتی چوویتە ناو شارێکەوە هەموو نەخۆشکەوت بوون مەڕۆ بۆ ئەوانەی خەریکین گیانەیەن بڕۆ بۆ ئەوانەی تازە نەخۆشەکان پێگەیشتووە بۆ ئەوەی زوو تیماری بکەیت و بێتە هاوکارت لە تیمارکردنی ئەوانی ترە چونکە تا ئەو تەواو نەخۆشە عیلاجەکەی ئەمەی کە تازە نەخۆشەکەی پێگەیشتووە ئەگاتە حەدی ئەو لە نەخۆشەکەیە هەر ئاوا ئەوانەی خۆیان ڕائەکەن ئەبێ ئێمە خەریکی ئەمان بین بە ئافرین و تەشویق و تەژیع بە باسکردنی بەرەکەتی ڕەمەزان بە باسکردنی ڕەحمەتی خوا بە باسکردنی ئەوەی کە بەرەکەتی ئیمان ئەوەی تۆ بۆی هاتوویت گرتوتە بەری مەدا مژدەی ئەوەی پێ بدرێ وەرە منیش هاوکاری دەکەم قل لعبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا ئەم مژدەیی پێ بدە بەڵێ تۆ ئیتر پاکە بیتەوە تۆ لەو سەری ڕەمەزانەوە کە چێژنە بە پاکی ئەچیە دەرەوە دەی تۆ خوا بڕیار بدە ئیتر جارێتر چڵکن نەبیتەوە مامۆستا کاتێکی کەممان ماوە دەمەوێت یەک پرسیار لە بەڕێزت بکەم هەمومان بەدوای ئاسایشی دەرونیەوەین ئاسایشی دەرونی زۆر کەس پێماوە لە بەرنامەکانی ڕابردوش باسمان کردو بەڵام ئەمە فرسەتی ڕەمەزانە کاریگەری زیاترە لەسەر ئاسایشی دەرونی ئینسانەکان سەبارەت بە ئاسایشی دەرونی لەم مانگەدا ئاسایشی دەرونی لەژێر ڕۆشنایی ئیمان بەڵام لە ڕەمەزاندا کاریگەرێکی زیاتر دەبێت چۆن توانێم ئاسایشە دەستەبەر بکەین لە کاتێکە دەرکمان کرد دووبارە ئەمە ئەو سڕە عەجیبەیە ئەو مانگە عەزیمەیە کە خوای ڕەب العالەمین تایبەتی حەدەسی بەعسەتی پێغەمەری عەلەیهی سەلام تیادا ناوە و قورئانی تیادا بەزاندووە ئەبێ هەست بە فەخر و شانازیە بکەی منم خوا ئیجازەی پێداوم بێمە ناو ئەم مەیدانە عەزیمەوە هەر ئەوەی خوا ئیجازەی پێداوم هاتومەتە ناویەوە هەر ئەوەی چەتری ڕەمەزانی کێشا بەسەر منە دیارە خوا منی خۆشەوێ کەواتە خوایە گیان ئەکرێ من تۆم خۆش نەوێ ئەلەم بابەوە لە بیرمان بچێتەوە برسیمانە لە بیرمان بچێتەوە گەرمایە و تینومانە لە بیرمان بچێتەوە لە دەرەوەی ئیش ئەەکەین و لێومان وشک بووەتەوە ئەبێ بزانی تۆ بەردەوام لە ناو حەدەسێکایی کە لە هەموو کەون گەورەترە کە حەدەسی ڕەمەزانە کە حەدەسی دابەزینی قورئانە کە حەدەسی لەیلەتول القەدرە بەم حاڵەوە بەڕاستی ئاگرت تێبەرە بێت ئەمجا ئیتر ئەجوڵیت جوڵانەکەت بەچی ڕنگ ئەداتەوە با بڕۆین هەر لە ئەوانە بدەین نانی پارشەویان نێبی خۆن بەیانی بەسکی برسی ڕۆژوو نەگرن با بڕۆین سەربەین لە ئەو شوێنانەی کە ئێوارە نەیانتوانوێ شیرینیەک بخۆن کە مناڵەکانیان دەمیان ئاوەکاو بە خواردنێکی زۆر بەسیت ڕۆژوو ئەشکێنن کاتی ئەکەویتە ڕێ لەگەڵ دووسێ دۆست و ڕەفیقا شەوان ئەچن بۆ ئەو ماڵانە لە کاتێکە ئەو حاڵانە ئەبینیت هەست ئەەکەی نوری خوا لەگەڵ تا هاتووە و داخلی ئەو ماڵ ئەبی نورەکە ئەتەقێتەوە دەروون پڕ ئەکات لە محەبەت و لە میهرەبانی لە خۆشەویستی هەست ئەەکەی دەرفەتێکت دۆزیەوە کە لێرەوە دووبارە ڕەحمی خوا بەناو دەرونی توایەت و لێرەوە گوناهەکان ئەسرەتەوە پاکی ئەکاتەوە ئەم جۆرە هەستانە ئیمان ئاوازین و ئەکاتەوە جارێکی تر ئیمان ئەبێتە ڕەوڕەوەیەک و تۆ بەرەو ئوفق و بەرزاییەک ئەبات
کە لە غەیری مانگی ڕەمەزانە نەتوانێت دەرکی بکەیت. مامۆستا گیان زۆر سوپاس بۆی کە لە بەرنامەی ئەمڕۆی باس و خواست و لە ڕنگدانەوەی ئیمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لەگەڵمان بووی. زۆر سوپاس بۆ مامۆستای عەزیز و خۆشەویست مامۆستا قادر دەرەشێشی بانخواست. سوپاسی ئامادەبوونت دەکەین دانیشتن لەگەڵ بەڕێستان چێژی تایبەتی هەیە هەستێکی ڕۆحی بەهێز بۆ ئینسان دروستەکە خوا مەفەقتانکە و سەربەرز بن. بینەرانی عەزیز و خۆشەویست سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەر و بیسەری ئێمە بوون. خوای گەورە بمانگەێنێت تا ڕەمەزان و بتوانین ڕەمەزان ئیستیسمار بکەین بەرهەمی بێنین بە خۆماندا بچینەوە واز لە گوناه و تاوانەکانمان بێنین کردەوەکانمان جوانترکەین بینی خۆمان لەگەڵ خۆمان لەگەڵ خوای خۆمان لەگەڵ عەبدەکانی خوا لەگەڵ دەوروبەرمان باشکەین ئاش بینەوە لەگەڵ هەموو لایەک خواتان لەگەڵ